و هەروە زۆر یادکردنی مردن دڵەکان نەرم دەکات. ئێمە زای زۆر بەمان دڵمان ڕقە، جەنازە دەبینین هەر باکشمان نییە، خەڵک بە بەرچاوی خۆمانەوە دەبینین ژیانی تەنگە، ژیانی تەسکە، هەر هاوکاریەکشی ناکەین، دڵەکانمان زۆر ڕق بووە. طبعاً تاوان دڵی ئینسان ڕق دەکا، بەڵام زیکر و یادکردنی مردن دڵی ئینسان نەرم دەکاتەوە. بۆی عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە میهرەبانی لێبێ بە ئافرەتێکی فەرمووی ئەکثری ذیکر المەوت یەرق قەلبوکی، فەرمووی زۆر یادی مردن بکە دڵت نەرم دەکاتەوە. کە زۆر یادی مردنت کرد کە ئینسان سەیری مردوو دەکات، هەر سەیری کە با مردوو ئاوەدا بندرێ لە بەرچاوت. بزانە چۆن ئینسان دنیای لە بەرچاو دەکەوێت، دەزانێت دنیا هیچ نییە، فەرمووە مرد، دەفەرموو بیگەڕێنەوە، دەفەرموو بتوانە بیهێنەوە ناو کەسوکاری، ناتوانی. کەواتە بەوە ئینسان تێدەگات کە ژیانێک کۆتایی بێت، خۆی پێوە خەریک ناکات، خۆی بۆ تاوانبار ناکات، خۆی بۆ مەشغوڵ ناکات، و هەرچی ئیسراحەتە، هەرچی کاتی عیبادەتیشە لە دنیادا سەرفکە، نەخێر وا نابێت. هەروەها حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرموو ما ئەلزەمە عەبد ذیکر المەوت إلا صغرت الدنيا عنده، فەرموو هیچ عەبدێک نییە کە دڵی پەیوەست بکات بە یاد و ذیکری مردنەوە إلا دنیا لە لای بچووک دەبێتەوە، إلا هەندە خەم بۆ دنیا ناخوە. بۆیە بەڕاستی من عرف الموت هانت عليه مصائب الدنيا، هەر کەسێ مردن بناسێت مصیبەتەکانی دنیاشی لەلا زۆر ئاسان دەبێت. بۆیە پێویستە ئێمەش بەڕاستی ئاوەها بین. محەممەدی کوڕی سیرین یەکێک بوو لە پیاو چاکەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، وەرە باژیانمان لەگەڵ ئەو پیاو چاکە بەراورد بکەین. دەفەرمون ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هەر کاتێک یادی مردنی بکردایە، هەر کاتێک بیری لە مردن کردبایە، وەکو مردووی لێ دەهات، واتە جام دەبوو، کەسێک دەبوو بێهۆش دەبوو، ئەوەندە کاریگەر دەبوو بە یادکردنی مردن. بۆی پێویستە ئێمە جوابین برا بە ڕێزەکان.